ئەوەی ئەمڕۆ تۆ یارمەتی دەدەی لەوە ئەچێ بەیانی یارمەتی تۆ بداتەوە. دنیا پڕیەتی لە بەسەر هات، شتێکتان بۆ ناجێڕمەوە خەڵک بۆ ئێمەی باس کرد دەبێت، شتێکتان بۆ دەژێمەوە کە لە کتێبە هاتبێ. کتێبێک هەیە کاتی خۆی مامۆستای خۆشەویستم برای ئازیزم مامۆستا شێرزاد عەبدولوهاب ئەو کتێبی پێناساندم کڕیم کەما تەدین و تودان سید عەبدوڵڵا سید عەبدوڕەحمان الڕفاعی نووسیوێتی کتێبێکی زۆر بەنرخە کەما تەدین و تودان لە لاپەڕە عەرەبیەکەی 165دا لاپەڕەی 165 لەبەر بە نرخی ئەم کتێبە کراوەتە کوردی بە زمانی کوردیش خۆمان. مامۆستای بانخواز خوشکی بەڕێزم بە سوپاسەوە بە دیاری بۆی نادم مامۆستای ئافرەت سوهام بەرزنجی مامۆستا سوهام بەرزنجی بە ناوی چ بچێنی ئەوە دەدووریەوە. ئەو کتێبە عنوانەکەی وایە مامۆستا مخلیس و نووسینگەی تەفسیر بۆیان چاپ کردووە لە هەولێر. لە لاپەڕەی کوردیەکەیدا 140ەکە لاپەڕەی 140ی کوردیەکەی 165 عەرەبیەکەی. باسی کەسێک دەکا نووسەری بەناوبانگی میسری ڕۆژنامەنووسی بەناوبانگی میسری مستەفا ئەمین. مستەفا ئەمین دەڵێت ساڵی 1965 لەلایەن ڕژێمە دڕندەکەی جەمال عەبدولناسری پیسی میسریەوە زیندانی کرام. زیندانەکانی ئەو کاتە زۆر زۆر پیس بوون، یعنی بەس بچوویتە ئاسایش تەواو بووی. ئەڵێ زۆر بە ناحەق ژیرام، بەس یەک نەخڕەخنەم لە حکومەت گرتبوو کاکە پارەیەکی زۆرتان هەیە میلەت برسیە، ئێستامانی ئێمەش پێیان ناخۆشە، جاری وای قسەکانی ئێمەشیان لە شان خۆش نییە، ئەڵێ کاکە خۆتان زۆر تێرن، وەڵڵاهی زۆر تێرن، بنەماڵەکانتان تێرن، هەر پارویەک زیادی خۆتان بدەنە ئەو میلەتە خۆ خەڵک شکرە، ئەوەشیان پێ ناخۆشە. ئەڵێ من ئەوەندە بنووسی بوو کاکە خۆتان جەمال عەبدولناسر زۆر تێری، ئەیدە هەر پارویەکی سەر سفرەکەت بخەبەردمی ئەو خەڵکە باڕە شڕود نەبێ. لە ڕۆژنامەکەی خۆمدا ئەوە منووسی بوو. ئەڵێ لەسەر ئەوە لە نیوەی شەودا ئاسایش گەیشتە سەرم و کەلەپچیان کردم و بردیانم بۆ زیندان. چلەی هاوینە کات ئەو پەڕی گەرمایە زۆر گەرم بوو. 3 ڕۆژ خستیان مەژوورێکەوە تەوالێتێک بوو، بەس تەوالێت بوو بنی تەوالێتەکە و سەرۆشی موشەبەکێک بوو، حرەسێکیش لەبەر دەرگاکە بوو، بێگڵۆب تاریک، منیش نەخۆشی سوکەریم هەبوو شەکرەم هەبوو. هەر لە ماڵی شەو ڕۆشتم تینوم بوو، نانهێش پەرداخی ئاو بخۆمەوە. تینوێتی زۆری بۆ هێنام گەڕام مەسینە ئەوەی ئافتاوی ناو تەوالێتەکە هەندێ ئاوی تێدا بوو، ئەو ئاوە گەرمە کوڵاوم خواردەوە تۆزە فەرەحیەکم بۆ هات. دوای ئەوە تینوێتی زۆری بۆ هێنامەوە لە ڕۆژی دووەمە ئاوی مەسینەکەش نەما. واللهی بەڕێزان ئەڵێ دەستم دەکردە ناو کونی تەوالێتەکەەوە ئەو ئاوی پیساییم دەردێنا تۆزە دەمی پێتەڕکەم، هیچ ئەنوایەکم نەما بوو. لە ڕۆژی سێمە کە نەنانم بینیوە و نە ئاو و نە ڕووناچیم بینیوە ئەوەندە وەزعم پەرێشان بوو ئەدگوت هەموو دەمارەکانی لەشم لە تینوانە دەردێنن، چونکە سوکەریم بوو شەکرم بوو ئەوەندەش گەرما بوو هەرچی ئاوێکە لە مەسینەکەشا خواردبوومەوە هەمووی بە عەرەقەدارمدایەوە وەکو شێتم لێ هاتبوو. وەڵڵی سەری خۆم بە دیوارەکەدا دەدا. مێشکم لەو کاتەدا پێوتم لە ژێر دەرگاکەوە زمان بلێسەوە ئاگام لێ بوو هەندێک ئاویان بەڕاڕەوەکەدا دەکرد بە ماسی حەپاچیان دەکردەوە بە گەسک. وتم بەڵکو دڵۆپێ ئاڵپەڕی بێتە ئەم دیوە و یەک تۆ زمانم تەڕ ببێ وەکو شێت و هارم لێ هاتبوو. حرەسی بە دەرگاکە دیارە ئاگای لە حاڵم بوو کە سرم بە دیوار دەکێشا و هاوارم دەکرد لە تینوانە، هیچ شتێک وەکوت ئازاری تینوێتی نییە. ئەڵێ لەو کاتەدا کە تەواو چاوەکانم تاریک بوون دەرگای ژوورەکەم کرایەوە دەستێک وەکو شەبەحێک هاتە ژوورەوە سوراحەیەک ئاوی پێبوو. یەکسەر دەرگاکەی کردەوە خەریب و هاوارکەم دەستی خستە سەر دەمی و توش قسە نەکەی، ینی بەنجێ ئاوا لێ کرد بەبێ ئەوەی قسە بکاوتی وەکوی بڵێ قسە نەکەی با کەس گوێی لەمان نەبێ. سوراحاوەکەی لێ نزیک کردمەوە بەدەستە لەرزیوەکانم لە خۆشیانە دەستم لێداوتمە بە ئەمە خەون بێ یان فریشتەیەکی خوایە و ئەم ئاوەی بۆ هێناوم ئەوە نسارد و خۆش بوو بەدەست لێدانی هەموو دەمارەکانی لەشم هەستیان بەم خۆشیە کرد. ئالەو کاتەدا دەڵێ ئاوەکەم سوراحەکەم بەسەرمەوەنا هەندێکم خواردەوە. ئەڵێ وەڵڵاهی نە پێشتر لەوە نە هەرگیز هەتا ئێستای ژیانیشم دوای ئەو سجنە بە عمری خۆم ئاوی وا سارد و سازگارم جارێککە نەخواردوێتەوە. بیرم نەدەهات لە ژیانمە ئاوی وا خۆشم خوارد بێتەوە و لە دوای سجنیش بیرم ناجارش کە ئاوی وا سازگار و خۆشم خوارد بێتەوە. ئەم گوت ئەگەر ئێستا 1 ملیۆن جونەیهی ئەو کاتەی ساڵی 65 یعنی 1 ملیۆن دۆلاری ئەم سەردەمە دەکات 100 دەفتەر دۆلار 100 دەفتەر دۆلارم هەبوویایە بەم سوراحیاوەم دەدا. ئالەو کاتەدا چاوەکانم مێلەو کرانەوە جارێش کە هەندێکی کەم خواردەوە نیوەی سوراحەکەم خواردەوە ئۆخەی فەرەحی بەدڵما هات. ئالەو کاتەدا دەڵێ بینیم ئەو کەسەی کەوا ئاوەکەیدا دەستم و هێشتا دەرگاکەی کردبەوە سەیری منی دەکرد
کورتە باڵایەکی گەنم ڕەنگ بوو گەنج بوو تازە پێدەگەیشت ئاسایشەکە دەرگاکەی بە ئاسپایی پێوەدایەوە ڕۆیشت بەڵام وێنەکەی لە مشکما تۆمار بوو ئەڵێ لەو کاتەدا وتم خوایە گیان ئیتر تەواو هیچی ترم لە تۆ ناوێ وەڵڵاهی نانم ناوێ ئازادیشم ناوێ مادام ئەم جارە تێراوە بووم و سوراحەکەشم نیوەی تێدا ماوە کە تێریشم خواردوێتەوە سوپاس بۆ خۆتۆ یا ئەڵڵا ئازادیشم ناوێ ئەمەوێ هەر لێرەدا بم ئەڵێ چێژێکم بینیوە لەو ئاو خواردنەوەیە هەرگیز لە ژیانما دووبارە نەبووەوە پاشان ئالەو کاتەدا دوای ئەو سێ چوار ڕۆژە دیسان وەزعم باش بووە تێراو بوومەوە ڕۆژی پێنجەم بردیانمە قاعی گشتیەوە هیچم لەسەر نییە بەس هەر ویستیان تەمبێم بکەن جارشکە قسەی حەق نەکەی لە وڵاتە جارشکە فێر نەبی ڕەخنە لە دەسەڵات بگری ئالەو کاتەدا بردیانمە قاعی گشتیەوە بە سەدان خەڵکی تێدا بوو لەوێدا دەنارشتت بۆ دەهات مواجد دەکرا پاسەوانەکان ئیسراحەت قسەیان لەگەڵ دەکردی چونکە ئەوانە حکمیان زۆر باشتر بوو من لەوێ ڕزگارم بوو ئەو پاسەوانەم ناسیەوە کە لەو دیو شیشەکانە بوو قسەمان لەگەڵا دەکردن ڕۆژێک کە لە سووسیەکە دانیشت بووم و ئەویش لەوە پیاسەی دەکرد بانگم کرد بە ناوی ئەوەی شتێکم بۆ بکڕێ وتم ئەزانی شێوەی تۆ لای من غەریب نییە وتی کەس گوێی لێمان نەبێ وتم تۆ نەبووی لە ژوورەکەدا ئەو سوراحە ئاوە سادەت دامێ وتی بەڵێ وتم ئەزانی ئەگەر پێیان بزانی تا لە کارەکەت دەردەکرای فەسڵ دەکرای وتی هەر فەسڵ و دەرکردن وەڵڵاهی گول لە باران دەکرام بەس بەرپرس یاساییش بیزانیا سوراحەیە ئاوی ساردم داوە بە کەسێک کە لە تەوالێتێکا سجنی فەردیە وەڵڵاهی ڕەمی دەکرام گول لە باران دەکرام وتم ئەی لە پێناوی چیدا گیانی خۆت بەخشی من تۆ ناناسم وتی تۆ من ناناسی بەڵام مامۆستا من چاک تۆ دەناسم 9 ساڵ لەمەوبەر من خەڵکی گوندی جیزەم لە میسر 9 ساڵ لەمەوبەر پیاوێک لە گوندەکەی ئێمە پیاوێکی تاعەت و نوێژپاک و ڕۆژوگول و قورئان خوێن کۆمەڵە مناڵی وردی هەبوو ئەم پیاوە زۆر خواناس بوو بە خۆی ماڵ و منداڵیەوە زۆر حەڵال خۆر بوو دەستی لە خەڵک پان نەدەکردەوە 7 دانە ساڵ ئەوەی دەستی دەکەوت پاشەکەوتی کرد لەگەڵ هەندێ مارەی ژنەکەی کە هەندێ زێر بوو فرۆشتی دایان بە یەک مانگە ماڵی ئەو پیاوە کە ئەو مانگایەیان کڕی هەموویان بە مانگاکەیانەوە ماچ دەکرد ژن و منداڵ و پیا و بە دەوری ئەم مانگایەدا دەهاتن سەرمایەکەیان بەس ئەوە بوو باوکەکە دەیگوت ڕۆڵە گیان ئافرەت ئاگاتان لێ بێ ڕزگارمان بوو ئەم مانگایە شیر و ماستەکەی دەخۆین سوپاس بۆ خوای گەورە گۆلکەکەشی دەفرۆشین ساڵانە پێداویستی ژیانمان دابین دەکات بە هەمووتان وریای بن بەڵام ئەو خەونی ئەو ماڵە بە 6 مانگی خایان سوبحان الله بەیانێک کە هەستان مانگا بردار بوو بۆ زمانی دەرکێشا بوو ئەم ماڵەکە بوو بە تەعزیە بیهێنە بەرچاوت هەموو سەرمایەکەت ئەوەندە بێ و لە یەک لەحزەدا لەدەستچێ باوکم و دایکم دەبینین کە چۆن بەسەر ڕیشە سپیەکەیە فرمێسک دەهاتە خوارەوە چۆن ئەو مناڵانە بەو مانگا من دوارە بوویان ماچ دەکرد لە تاوانە خوایەگیان نانمان بڕا هیچمان نەما لە دنیادا ئەو پیاوە بە عیزەتە نامەیەکی بۆ تۆ نووسی کە تۆ سەرنووسەری گۆڤاری ئەخبار اليومی میسری بووی لە قاهرە لە ڕێی پێوەستەوە بۆی ناردی وتی مامۆستا مستەفا ئەمین کەسێکم لە ژیانما سواڵم نەکردووە دەستم لە براکانیشم پانگ نەکردوێتەوە تۆ کەسێکی خێرخوازی ئەگەر لە ڕێی دەوڵەمەندێکەوە یەک مانگام بۆ بکڕن بەڵکو دواتر لە ڕێی گۆلکەکەی و مانگاکەی بدەمەوە بەڵکو خۆم ببمەوە خاوەن مانگا بەخوا داوام پارە بەلاش و مفتم نییە 27 مانگی ڕەمەزان بوو سارێک لەبەر دەرگای ئێمە پیکابێک ڕایگرت و یەک مانگای جوانت بۆ هێناین ئای لەو کاتەدا شادمانی ماڵی ئێمە چ جەژنێک بوو هیچ کات ناتوانین ئەو ماڵە ناندەزانی چۆن تعبیر لە تۆ بکەن بەڵام تۆی بە شەهامەت و بەڕێز مانگاکە داگرت و نەتهێش باوکم مەرحەبایشت کا سواری سارەکە بوویتەوە بۆی دەرچووی بۆی دم و چاوی باوکم نەدبینێ و چاو بەرە ژێری غەیری خوا نەبین ئەو پیاوە باوکی من بوو من ئەو کاتە مناڵ بووم 9 ساڵ لەمەوبەر من تازە مێر منداڵێک بووم ئەو پیاوە باوکی من بوو کە تۆ فریای ئێمە کەوتی و خێزانەکەمانت ڕزگار کرد دواتر هاتمە سلکی ئاسایش و ئێستا ئەفسەرێکی ئاسایشم لێرە 9 ساڵ لەمەوبەر بوو تۆ ئەو پیاوە تێر لەگەڵ ئێمە کرد کاتێ وتیان مستەفا ئەمین گیراوە بە هەر شێوازێک بخۆم کرد بە دەرگاوانی تۆ بینیم زمانت لە عەرزەکە دەدا بۆ دڵۆ پێگاوتم هەی ئەگەر مەردایەتی تێدا بێ ئەم پیاوە ژیانی ئێمەی ڕزگار کردووە وەڵڵاهی گول لە بارانیشم کەن دەبێ فریای کەوم من هاتم بچووکترین قەرزی تۆم دایەوە مامۆستا قەرزێک کە 9 ساڵ لەمەوبەر بەخشی بووت بەخوا بەڕێزان تۆش ببەخشە لەبەر خوا لەوە ئەچێ دوای 9 ساڵی تر زۆر محتاج بی لە زیندانێکە محتاجی پەرداخی ئاو بی نەک پارە وتلك الأيام نداولها بين الناس ئەم دنیاە خوا دەیسوڕێنێ با ئەم کارتە لە گیرفان تا بە دڵنیا بە بەڕێزەکەم دێتەوە ڕێگات